دژی نەبوونی خزمەتگوزارە سەرەتایەکان چین و توێژە جیاوازەکانی قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری لە نزیک وێزگەی کارەبای چەمچەماڵ خۆپشاندانێکیان ئەنجامدا و باسییان لەوە کرد نایەنەوێت ساڵی 2017 وەکو ساڵی 2016 لە قەیرانە کەڵەوکەبووەکاندا ژیان بەسەربەرن و بەرپرسانیش لە ژیانێکی شاهانەدا بژین. لە ڕاستیا من هیچ قسەیەکم نییە بۆ دەسەڵات چونکە لە کوردستانە شتێک نییە ناوی دەسەڵاتێک کە ڕۆژنامەنووس شەیدکە مامۆسایینی شەیدکە پارەی نەخۆشخانەی هیوا بدزێ بەڕاستی من هیچ شتێکم بۆی نییە تەنها قسەم بۆ خەڵکەیە خەڵک تاکەی ئەم زوڵمە قبوڵەکە تاکەی ئەم تاریکستانە تاکەی ئەم دۆزەخە قبوڵەکە بەڕاستی میلەتی کورد یعنی تەواوی تر هەموو شتێک گەیشتۆتە کۆتایی خاکەشی فرۆشراوە. هاتوومە تەنها بەداوای مافی ڕەوای قەزاکەمەکەم کە ئەوەیش لە ڕووی خزمەتگوزاریەوە وەکوتم بە تایبەتر کارەبا چونکە چەمچەماڵ خاوەنی وێزگەیەکی زۆر گەورەیە کە 1500 مێگا کارەبادا کە حکوومەت و کۆمپانیاکەیش ئامادە نیە بڕێکی وها بداتە شاری چەمچەماڵ کە سوود بە شارەکە بگەێنێت تەنها بڕێکی کەم کارەبا ئەدرێ بە شاری چەمچەماڵ. پێویستە لێرانە بەرپرسانی یەکەمی ئەم شارە یا ئیستیقالە بکەن بچنەوە ماڵەکانی خۆیان یان بێن پێشی ئەو خەڵکە بکەون و کارەبای چەمچەماڵ بە تاوەتی چاکەنەوە یا بەڕێوەبەری کۆمپانیا و ئەم مەحەتەیە کە ئەیبا با بارەگاکەی بپێچێتەوە ئەو 5 ساعتە کارەبایشمان نایە و پارە و داهات و هەموو شتێکی خۆیان بۆ خۆیان با ئێمە ئەو 5 ساعتە کارەباش نەبێ کوردستان لە تاریکستانە سەرەتای 2017 یا کارەبا چاک بێ یا تاریکستان بێت. ماقڵنیە لە بین سێ مەحەتی کارەبایبی 6 ساعت کارەبا تێبێت کارەباکەش کەی دێتەوە 12 شەو بۆ 4 بەیانی 4 بانی جار بە ئەبرێتە نایەتەوە بەڕاستی کارەبا ئێمە کارەبای بەڕاستی زۆر نایوەک خەوە لەگەڵمان کار بەڕاستی بەخەو کارەبا ئەبینین. لە بەیاننامەیەکیشدا دەستەی داکۆچیکردن لە مافی هاوڵاتیانی قەزای چەمچەماڵ ئاماژەیان بۆەوە کرد ئەگەر بە زووترین کات وەڵامی داواکاریەکانیان نەدرێتەوە ئەوە ڕۆژی دووشەممە بە ڕێپەوانێکی جەماوەری لە سنتەری قەزاکەوە بەڕێ دەکەون بەرە وێزگەی کارەبای چەمچەماڵ و ڕێگای تانکەرە نەوتەکانی کۆمپانیای داناغاز دادەخان. بۆ ئێمە بڕیارمان داوە ڕۆژی دووشەم سعات دەی سەر لە بەیانی لەگەڵ هاوڵاتیانی شارە ئەوەی کە لەگەڵمانە ئامادە بێ لە ناو شارە بەڕێپەیوان دێن بەرەو ئێرە و لێرە ئەمێنینەوە ڕێ لە هەموو ئەو بەرپرسانە شەکرین کە لەم ڕێوا چۆکن چێوانێک کە بدەن بۆ چەمچەماڵ چێوانی کە لە نێوان هەورێر سلێمانی شات چۆکن و ئەگەر بگاتەوەی کە بەدەم داواکاریەکانمانێنن ڕێ لە تەنکەرە نەوتەکان و تەنکەری غازەکانی شەگرین تا ئەوەی کە تەواوی خەدەماتەکان بۆ شاری چەمچەماڵ جێبەجێکرێ بەو شێوازە بەردەوام بین لەگەڵ هاوڵاتیانی شارە. خۆپشاندان و ناڕەزایەتیەکانی هاوڵاتیان ئەوە دەگەیەنێت کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 25 ساڵی دەسەڵاتیدا نەیتوانیوە تەنها خزمەتگوزارە سەرەتایەکان بۆ هاوڵاتیانی دابین بگات. بۆیە لە ئەگەری وەڵام نەدانەوەی هاوڵاتیان گومان دەکرێت خۆپشاندانەکان سەر بچێشێت بۆ ڕاپەڕینی سەرتاسەری. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.